خاڵی چوارەم و کۆتاییم بە هۆکاری چوارەم و کۆتاییم ئەمیشیان لە بۆ هۆکاری جیرانەبوونی نزاکانمان الغفلة أثناء الدعاء. بەڕاستی ئەمەش هۆکارێک کاتێک کە دوعا دەکەی بێ ئاگای دعا لسانه وغاب قلبه وغافل قلبه زبان ئەڵێ خوایە بمبورە شیفای برایانمان بدا سەرخستن سەریان خا دوژمنانمان ڕیسواکە بەڵام دڵ ئاگای لێ نییە ئەو دەستی بەرز کردوتەوە و بە شێلکە دوعاکە وایە لە ماوەی 5 دقە هەزارها دوعاکە چاویشە جێرە و معاملەشەکە و قسەشەکە و کەزار ئەیڵێ با دڵ ئاگای لێ بێ ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. أو پیغمبر خوا فرمی صلی الله علیه وسلم داوا لخوا بکن انگود 100% تأكيد من خوا جوابتان داتو واعلموا أن الله لا يستجيب دعاء من قلب غافل له. چاک بزان خوای پروردگار جیراناکە جواب ناداتەوە قبولی ناکە دوعای کەسێک هی دڵێک بێ ئاگا بێ و زاربینە و دڵ ئاگای لێنە ئەگەر ناوە ئەنتم موقینون بالإجابة بڵێ والله قبولە بێ بەزار بیکە بەدڵ بیکە با دڵیشت ئاگای لێ بێ گومانی باشت بەخوا بێ خوا قبولیەکە. بەڵام ئەم هەموو دوعای زۆرە زار ئەیڵێ دڵ بێ ئاگایە لێ عەزیزانم ئەمەش هۆکارێکە کە دوعاکانمان قبول نابێ عەزیزان. مالیکی بەنانی پیاوێکی گەورە عالمێکی گەورە ئەڵێ وشکە ساڵی هات و خەڵک گوتیانە بێ بچین نوێژی بارانە بکەن و پێشیان کەوتم خەڵکی دەوروبەرمان هەمووی کۆ کردو نوێژە بارانەمان کرد ئەم هەموو نزا و دوعا و پارانەوێ دوعامان قبول نەبوو. گەڕاینەوە ڕۆیشتین لە ناکاو ئەو شوێنەمان جێ هێڵاجێ نوێژە بارانەمان لێ ئەکرد دوور کەوتینەوە تەماشام کرد مرۆڤێکی ڕەشپێستی هەژاری نەداری بێلیباس هات لە شوێنی ئێمە دوعای کرد. ئەم هەموو خەڵکە نوێژە بارانەی کرد ئەو بەتەنێ دوعاکە خەڵک ڕۆی من بە دوای داگەڕامەوە لە شوێنێک دانیشت و جێم لێ کرد بزانم چ دەڵێ هاواری یا کرد ئەی فەرموو خودایە ئەم یەقینە لەو قەسەمە عەلە الله ئەمە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم سوێند لەسەر خوا بخوا خوا جوابی دەداتەوە ئەی فەرموو خودایە دەرگای تۆ شکەبەی داوات لێ دەکەم و بارانی ڕەحمەتمان لۆ ببارێنی والله ناڕۆم تا جوابم نەدەیەوە والله ئێرە جێنایڵم تا جوابم نەدەیەوە زوو ئەو بێمنەتیە عەزیزم ئەڵێ قەسەمەن بالله سەری لە سوزدە بەرز کردەوە و دوعایە کرد و نوێژی کرد و کەوتەڕێ خوای پەروەردگار پەڵەی هەوری نارد و باران باری وتم یا ڕەب ئەو هەموو خەڵکە من ئەو پیاوە گەورە مالی عەلامە دوعاکە بەڵام هیچ پیاوێکی هەژاری نەداری ڕەشپێستی بێ دەستەڵاتی بێ لیباس دوعاکە و سوێندیشە خوا والله دەبی ببارێنی ئەم گومانە ئەم یەقینە بەخوا یانی چی کەوتە ڕێگا بە دوایەوە بم ڕۆیشت تا دوور چوو لە شوێنێک لێی نزیک بوومەوە گوتم ئەوە چی بوو هیچ نەبوو وتم گوێم لێت بوو دوعای واتە کرد لەکوێ وتی والله من کۆیلە و بەندەمە عابد و کۆیلەش بوو نەک ئازاد وەکو منی تۆ پارەداری دەوڵەمەندی قسە زڵنا کۆیلە لەکوێ لە لای فلانە کەس چۆمە لەگەڵی چووم وتم ئەگەر بتکردمەوە ڕێ ئەدەی گوتی مشکلەمان نییە چوومە لای سەیدەکەی گوتم ئەو عەبدەم بدێ گوتی ئەو عەبدە بەکەل نایە کورە هەر ئەگریە هەر نوێژەکە هەر ئەنووزێتەوە بەکەر کەلچی کار و کەسابەت نایەوەت بۆ چی ئەو لەر ولاوازە گوتم من ئەوەم دەوێ چکۆ من بۆ کار و کەسابەتم ناوێ ئەو خۆشەویستی خوا هیچ نەبێ با دوعایەکم بۆ بکە ئەڵێ چوومە لای پارەیەکی خەیاڵی گوتم ئەوە پارەکە و بردم لە ڕێگا گوتی سری ئەمە چی بوو کە ئەمنی بێدەسەڵات من بەکەلی شوکار و کەسابەت نایە لەم سەر ڕێگەر وتی بەخوا پێمەڵێ گوتم سری ئەوەی بوو گوێم لێ بوو سوێندت لەسەر خوا خوارد و خوا دوعاتی قبول کرد بۆ ئەوە هاتوو دەبەر ئەوە هاتوومە عەزیز یعنی ئەو بەو سیڕەت زانیان نا گوتم بەڵێ دەبەر ئەوە کڕیم وتی لە ڕێگا لای داگوتی 2 ڕەکات نوێژەکەم ئەگەر مەجالم بدەی بەڵێ نوێژێکی کرد و لەگەڵ خوا خەریکی مناجات بۆ ئاگام لێ بوو لە ناو نوێژە دوعایە کرد ئەی فەرموو خودایە سرێک هەبوو لە مابەینی من و تۆ کەس پێی نەدەزانی تازە پێیان زانی ئەگەر پێت چاکە من حەز ناکەم خەڵک بەو چاوە تەماشام کە من خۆشەویستی و تو دوومە و لێم ببیتە ڕیا ئەگەر خێری تێدا دەبینی ڕوحم بچێشەوە ئەم دنیایم ناوێتەوە ئەرێ والله لە ناو سوزدە هەڵ نەستاوە گیانی سپا ئەمە یعنی چ عەزیزانی یعنی مرۆڤ ئەگەر لەگەڵ خوا بوو خوا چۆن جوابی ناداتە ئەمەوە 2 ساڵە دوعاکەین چی ئەڵێ جەرگمان ڕەش بوو ئەوەی کە دەبینین ئەمەی کە ویجدانی هەیە و زەمیری هەیە و مسلمانە بە تایبەتی برایانمان مێژوو پڕیەتی لەو کارە ساتانی بەسەر مسلمانان هاتون بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینە بە چاوی خۆمان ئاگاتان لێ وایە هەر نەفرێک کە شەهید دەکرێ و شەهید کراوە منداڵێک ژنێک پیرە پیاوێک مجاهیدێک یەک چیرۆکی پڕ لە تراژیدیایە قەسەمەن بالله یەک تاکە
ئەم 6,000 کە شەهید بوو، ئەم 30,000 کە لە ژێدار و پەردە بوو، ئەم 100,000 کە بریندار بوو، لێکی دەوە تا 250,000 حساب بکە. هەر یەکەیان کە سەرنجی ئەدەی و تەماشایەکەی ناخت گڕەگرێ، نازانی تەماش هەر یەکە و لە شوێنی خۆ ناڵە و نووزە و گریان و پاڕانەوە ئەدێ هەموو برای دوعاەکە بۆ کوراگەر لەبەر خۆشمان نەبی با لەبەر خاتری وان سولحێک لەگەڵ خوا بکەینەوە کارەکان نێڵێن بۆەوەی خوا دوعاکانمان قبول کە. چکو بەڕاستی مسلمانان ئەمەی کە خەمی دینی خوایە مسلمانێکی کاملە بەڕەحەت ناخەوێ قەسەمەن بالله لەوەتی ئەو جەنگە یەخەی ئەو برایانەی گرتووە نەخەوتووە بە قەسەمەن بالله بەڕەحەتەوە بەبێ دوعا نەخەوتووە. چکو دیمانەکان ئەوەندە تراژیدیان زۆر جان من تحمل ناکەم، ئێوە شەروان